دەشێت پەتای کۆڕۆنا ببێتە ناسنامەی ساڵی 2020 دوێ ڕای ئەو هەوڵانش کە لە سەرانسەری جیهانە دەدرێن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە، بەڵام جیهان بەم ڤایرۆسەوە دەڕواتە ناو ساڵی 2021. قورسە بڕوابێنین بەوەی ساڵێک لەمەوبەر کۆڤید-19 بە تەواوەتی شتێکی نەزانراو بوو. لە 12 مانگی ڕابردوو جیهانی سەروبن کرد. کاریگەریەکانی ئەم پەتایە سنووری خودی نەخۆشیەکەی بەزاند و بەرەنجامی خراپی هەبوو بەسەر کۆمەڵگاکان و ئابووریشەوە. بە درێژایی دەیان ساڵ زۆر ڕاپۆرت ئاماژەیان کردووە بەوەی جیهان ئامادەی نەبوو بۆ پەتایەک، کەواتە پێویستە هەمومان لەو وانەیە فێربین کەم پەتایە پێداوین. ڕێکخراوی تەندروستی جیهانی جەخت دەکاتەوە لەوەی پێویستە گۆڕانکاری و ڕیفۆرم لە سیستیمە تەندروستیەکانی جیهاندا بکرێت. مێژوو پێمان دەڵێت ئەمە دواپەتان نابێت، نەخۆشیەکانیش ڕاستیەکی ژیانن، بەڵام بە پشتیوانیکردنی سیستمی تەندروستی لەلایەن حکوومەتەکان و کۆمەڵگاکانەوە و بوونی ڕێبازێکی تەندروستی ئاوا دەتوانین دڵنیایی بدەین بۆ پارێزراوی منداڵەکانمان و منداڵەکانیشمان لە جیهانێکی ئاسوودەدا. لەگەڵ دەستکردن بە بەکارهێنانی ڤاکسینی دژە کۆڕۆنا، بەڵام لە هەمان کاتیشدا نیگەرانی هەند سەبارەت بەوەی ئەم ڤاکسینە بە نایەکسانی لە جیهاندا دابەش بکرێت. ناتوانین هەروە بە ئاسانی بەو جیانە قایل بین کە دەوڵەمەند و بەهێزەکان مافی هەژار و دوورە پەرێزەکان پێشێل بکەن لە بەدەستهێنانی ڤاکسینەکەدا و پێویستە بە یەکسانی دابەش بکرێت نەوەک کەرەستەیەک بۆ فراوانکردنی نایەکسانی. ئەمە قەیرانێکی جیهانیە و نابێت ببێتە هۆکارێک بۆ فرامۆشکردن. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن و ساڵی نوێ لە هەموو لایەک پیرۆزە. لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتندا ژمارەیە تەوەر باز دەکەین، یەکێک لەوانە کۆڕۆنایە. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و چاودێری سیاسی ئاراس وهاب دەکەین لە وڵاتی دانیمارکەوە. کاگاراس، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا. ساڵی نوێت پیرۆزە و یەکەم پرسیاریشم ئەوەیە، ئایا وانەکانی کۆڕۆنا دەگوێزرێنەوە بۆ ساڵی 2021 بە شێوەیە کە بڵێین مرۆڤایەتی سوودی لە وانەیە بینی بێ؟ زۆر سپاس کاک بەڵەنجان، سپاس بۆم دەرفەتە. من ڕێز و خۆشەویستم هەیە بۆتان. ئەم دەرفەتە هیوادارم تیا بتوانین کۆمەڵێک زانیاری بچووک و بخەینە سەر ئەو هەک بە زانیاری کە لای خوێنەر و بینەر و بیستەرتان هەیە. بەڕاستیەکەی یعنی طبعا سەردانی ڤایرۆسی کۆڕۆنا بەهار نەڕێن لە 2020 بەڵکو لە سەرەتای سەدەی ڕابردوودا، لە سەرەتای ئەم سەدەیەدا با بڵێ ئەم سەدە نوێیە یەکێکە لە گەورەترین ڕووداوەکانی دنیا، یعنی با بڵێن سەرجەم گۆی زەوی ژیانی لەسەر گۆی زەوی وەستان، مرۆڤایەتی تووشی شۆکێکی زۆر گەورە کرد. من ناڵم ئێمە چونان بۆ ناو ساڵی 2021 ئەتوانین بەسەر سەرجەم ئەو گرفتانەی ئازا بین کەوا گرفتێکی وەکو وەبای کۆڕۆنا خۆڵخانوێتی، بەڵام ئەتوانم بڵێم کۆڕۆنا کۆمەڵەشتی پۆزیتیفی لەگەڵ خۆی هێنا و کۆمەڵەشتی نەگەتیڤی تایە و کۆمەڵێک با بڵێن ئاگاداری شاراوەشی بۆ مرۆڤایەتی تایە. ئەو شتە باشانەی کە هێنا کۆمەڵە کولتوری قەرەباڵغی و ماچکردنی ئەم لاولای یەکتری و کۆمەڵایشتی سەیری نەهێشت تیامانە کەوا ڕنگ بوو زەڕووی نەبێت لە ناومانە، چونکە ئێمە بە تەنها ڤایرۆسی کۆڕۆنامان نیە، چەندین ڤایرۆس و نەخۆشی ترمانەیە کە بەردەوام لە ڕێگەی کۆنتاکتی مرۆڤەکان لە ڕێگەی دەست و ڕوومەت و ئەمانەوە گوازێنەوە. ئەم کۆڕۆنایە فێری ئەوەی کردین کە لەمە دوا پاک و تەمیزتر و پاک و خایۆنەتر مامەڵە لەگەڵ جستەی یەکتری بکەین و هەندێک بۆنە هەندێک هەڵسۆکەوتی کللتوری کۆن هەیە ڕەنگە یعنی وەلای بنین باشترە. یەکێکی تر لەو شتە باشانێکی تایە بوو مەسەرن با بڵێن فێری کردین کەوە باچێ لەسەر ئاستی جیهانە. ئێمە نابێت تەنها خۆمان بەوە بە ئانوبۆ نەخۆشیانە ئامادەین کە لە مەغڵەکانە لە چوارچێوەی گەڕەکان و چوارچێوەی وڵاتەکەی خۆمانە تووشمانە بێن، بەڵکو نەخۆشیەکێ لە پرێکە لە ماوەیەکی زۆر کورتە سەرتاسەری جیهان ئەگرێتەوە، یعنی فێری ئەوەی کردین. جنابەت ئاماژە بۆەوە کرد کە دەڵێی پەیامی هەم نهێنی و هەم شاراوەشی هەبووە، ئاشکراشی هەبووە. اینجا من پرسیارەکەم لەسەر پەیامە نهێنیەکانە، یاخو ئەو پەیامانەی کە ئاشکرانین بە ئاشکرایی نەنێراون. مەبەستت لە چییە کاگاراس؟ پەیامە نهێنیەکان ئەوەیە کە ئێمە با بڵێن ڤایرۆسی کۆڕۆنا ئەوەی سلمان کەەوە ئەم سیستەمە جیهانی نوێ کە بەناوی سیستەمی نیولێبرالیزم تاسەری دنیای گرتوێتەوە، سیستەمێکی سەرمایەداریە کە دەرکەوت ئەمە فاشلترین سیستەمی سەرمایەداریە و چاوچۆنەکترین سیستەمی سەرمایەداریە
ئەمەی بۆ دەرخستین لەبەرەوەی کەوا سەرمایه‌دارەکان بە دەوڵەت و بە سەرمایه‌داری تاک و ئیندیڤیدوەڵەوە تەنها بیر لە زیادکردنی سەرما و کەڵکەکردنی سەرمایهیان کردوتەوە بە هیچ شێوەیە بریان لەوە نەکردوتەوە کەوا ڕۆژە ڕۆژان مرۆڤایەتی تووشی وەبایەکە بە تووشی نەخۆشیەکە بێ. یعنی پەیامی دووەمی شاراوەی کەەوە ئەم کۆرۆنایە بۆی دەرخستین ئەوەیە دەری خستکەوە شارستانێتێت بەو قەبارە گەورەوەی کە بە ئەیبینی کەوا ئێمە تەجاوازی مجموعی خۆریمان کردو و یعنی ڤۆیجەر 1 و 2مان هەیە کەوا زیاتر لە 55 ساڵە ئەڕۆن بە بۆشایی گوێ زەمینە و یعنی سیستمی خۆریان تێپەڕان و سەردانی ئەستێرەکانی ترەکان ئێمە ڕەنگە ماگاناگەم نەڵم هەفتانە ئێمە ساوەڕێخمانەیە چێت نە بۆشایی گەردنەوە ئەم شارستانێتە عەزیمانێ بەڵام ڤایرۆسی کۆرۆنا تێگەین کە ئەم شارستانێتە جگە لە قاڵبێک و کەڤەرێکی بۆ لەشێکی بێمانە و پوچ نەبێ هیچی تر نییە. ئێمە ئەم هەموو شارستانێتەمان هەیە بەڵام شارستانێتێت نەیتوانیوە لە چوارچێوەی ئەو پێشکەوتنی خۆیان لە چوارچێوی ئەو پیرەجە خۆیان ژیانی مرۆڤەکان بپارێزێن. بەڕای من ئەمە ئەم دوو پەیامە شاراوەیەکەوە ئێمە پێویستمان بەوەیە قوڵ بینەوەتیایە و بەڕاستی مرکزی دراساتی گەورەیە لەسەر بینا بکرێت لە داهاتوە بۆی مرۆڤایەتی و شارستانێت تووشی ئەو بەڵا گەورەیە نەبنەوە جارێکتر. کاک ئارازی یەکێ لەو شتە گرنگانەی کە جەنابەت ئاماژەوە پێکرد مەسەلەی ژینگە بووە پاراستنی ژینگە. من پرسیارەکەم لەوەدا بۆچی دەبێت پەتایەکی وەکو کۆرۆنا هەبێ ئەوجا بیرکردنەوەیکی جددی لە ژینگە بکرێتەوە بۆچی پێش ئەوە ئەم جۆرە باغدانە بە ژینگە نەبوو؟ بێگومان خۆی ئەوەی کەوا پەیوەندی بە ژینگەوە پەیوەندی بە سەرمایەوە هەیە. سەرمایه‌داریش بە هیچ شوێک بیر لە هیچ شتێک ناکاتەوە جگە لە کەڵەکەی سەرمایەکەی نەبێ مەگەر لە پرەکە قاچی بتەقی بە تەڵەیەکە کەوایتر نەتوانێت لەو زیاتر سەرمایەکەی گەشەی پێ بکات کەوا فعلن هاتنی کۆرۆنا بۆ سەر گۆی زەوی تەڵەیەک بوو بۆ تەقیەوە بەسەر قاچی سەرجەم سەرمایه‌دارەکانی جیهاندا بە کولی و تێگەیان کەوا سەرمایە تەنها بریتینە لە کەڵەکردنی بەڵکو بریتێ وەلاخستنی بەشێک ئەو سەرمایە بۆ خزمەتکردنی ژینگە چوە گەرە بێت و ئێمە ژینگە نەپارێزین بە هیچ شێوە لە داهاتوە ناتوانین کەڵەکەی سەرمایە کەشمان بکەین. بەڵام ئەوەی کەوا بۆچی ئیلا ئەم وەباە بووە هۆکاریەوەی لەبەرەوەی کەوا سەرمایەدار چاوچنۆکترین کاینە ئیترەگە لە چوارچێوی دەوڵەتی شاو بێت چاوچنۆکترین دەوڵەت کائین ئەبێت لەو حاڵەتەشە کەوا ناتوانێت بیر لە هیچ شتێ بکاتەوە. باشە بۆ وڵاتێکی وەکو چین چۆن ینی بۆ وڵاتێکی وەکو کوبا وڵاتێکی وەکو ڤەنزوێلا یا وڵاتانی کە سیستمی سەرمایه‌داری بەڕێوانەوە نابا ئێمە دەبینین لە وڵاتانەدا کێشە ژینگەییەکان ئەوەندە زۆرن ینی ئەتوانم بڵم کە زاڵ بۆ بەسەر زۆربەی هەرە زۆری کێشەکانی ئەو وڵاتانی کە ئاماژەم پێکردن. من لەگەڵتان ئەو وڵاتانە ڕەنگە بەناو سەرمایه‌داری نەبن ئەژیان لە حقیقەتە لە چوارچەوەی پەیوەندە سەرمایه‌داریەکانە خۆیان وڵاتی سەرمایه‌داری دەوڵەتین دڵنیابەلەوە کەرچووکاڵیشیان هەیە لەگەڵ سەرمایه‌دارە دەوڵەتیانەی تردا بە حکمی کۆمەڵە دەستور و یاسای کۆنی سەردەمی شوێت و ئەمانە کە مابێتیانەوە بەڵام ئەوانیش بەمانای کەلیمە لای من بەڕای من سەرمایه‌دارین ئەوەشی کە نەیهێشتۆ تا ئێستا سەرمایه‌داری بی لە ژینگەیەک بۆ شێوە جددی بکاتەوە تا ئەم ساڵێک کەم شتە ڕوویدا ئەوەیەکەوە ڕێگە نەدراوە بۆی لەو بوارەیە ئیشکرد چونکە پاراستنی ژینگە سەرمایەکی زەبەلاحی گەورەی ئەوەیەکەوە ئەو ڕێکخراوە جیهانی گەورانەی بە ناوی ژینگە دۆستی و ژینگە پارێزی و ئەو منەظەماتە مەدەنی ڕێکخراوە گەورانەی کەوا لە دنیا هەن ئەمانە پێویستیان بۆی پارەی باش و زەبەلاحیان لەبەردەستا بێ بۆی بتوان سەرجەم ژینگەی گۆی زەوی بپارێزن و لانی کەم یعنی لەگەڵ یا بڕۆن بەتەریبی ئەگەر نەشتوان بازین لەوە زیاتر تێک نەچێت بەڵام بەداخەوە ئەم ئیمکاناتە سەرمایه‌داریە نەخراوەتە ژێردەست ئەم ڕێکخراوانە دوای ئەم ڕێکخراوانە بەشی زۆریان لە زۆربەی وڵاتانی پاشگەز و ڕەجعی و ئەمانەیە کار ئەکەن دوجار خۆیان ئەبنە بەشێک لەو گەندەڵەی کەوا ئەم با بڵێن کاری ژینگەیی خوڵقانوە. یەکێ لە پرسیارەکانی تر وەکو سەرۆکی ڕێکخراوی نێونەتەوەیی تەندروستی یاخو سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێکرد کە نیگەرانی دروست کردووە دابەشکردنی یەکسانانەی ڤاکسینەکە هەیە. یەک پرۆژە هەیە کە بتوانرێ ئەم ڤاکسینە بگەێنرێتە هەموو شوێنەکانی دنیا بەبێ جیاوازیکردن. من پێم وایە پەیوەندی بە خودی هەڵسوکەوتی دەوڵەتەکان هەیە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ ڤایرۆسەکە یەکەم خۆی دوایش لەگەڵ ڤاکسینەکە ئێستا من لە وڵاتێکی و دانیمارکە ژیم زیاتر لە 6 مانگە بێ پلانی ئەوە دانراوە کاتێک کە ڤاکسین دەرئەچێت و یەتە ناو بازارەوە ئەمان لە چ کۆمپانیایەکی بکڕ و چەند دانەی لێ بکڕ و
هەفتەی یەکەم چەند بێتە ناو وڵاتەوە و دوای ئەو هەفتانە چەند بێتەمانە و بە چەند مانگ یاخو بە چەند هەفتەیە ڕەنگە ساڵیش بخایانەیە ئەم کۆمەلگاینکن بەڕای من ئەوەی کەوا من بینەوە لە دانیمارک لە بەشی زۆربەی وڵاتانی ئەوروپی بە تایبەتی سکەنافی دادپەروەریشی باشێ لە دابەشکردن و لە هێنانەوەی ئەم ڤاکسینانە بۆ نمونە دانمارک سەرەتا لەو شوێنانەوە دەستیان پێکردو کە پێوترێ خانەی پیران یەکەم کەس و دووەم کەس و تا پێنجەم کەسیش ئەوانەی کەوا ڤاکسینی یەکەمیان گرتووە لە دانمارک ڕۆژی 27 مانگ سەعانەوەی سەر لە بەیانی بەڕاستیەکەی تەمەنیان لە 90 بۆ 92 بۆ 95 بووە کە لای با بڵێن لای ئێمە ڕەنگە ئەوانە هەر احتیمامیشان پێ نەدرێ اینجا دواتریش ئەستر ئەو سێکتەرانەی کەوا پەیوەندیان بە تەخودی تەندروستی خۆیەوە هەیە مەسەن ئەوانەی کەوا وەکو سیستەر و ممەڕیزە و ئەمانە ممەڕیز و ئەمانە ئیشەکەن لەگەڵ دکتۆر و یعنی با بڵێن سێکتەری تەندروستیەکان ئەوانە باڵێ اینجا دوای ژەستنە سەر و کەسانی کە نەخۆشی موزمینیان هەیە و دوای بەوش یعنی پلانێکی زۆر ڕۆشن لە دانیمارک دانراوە چۆن ئەم ڤاکسینە بەدات پەروەرانە و لە ماوەیەکی دیاریکراوی تەرخانکراوە بگاتە سەرجەم هاوڵاتیان. بەڵێ کاگاراز من دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت لە تەوەری کۆڕۆناوە دەچمە سەر دۆسەی عێراق بڕیارە لە ساڵی 2021دا لە عێراق هەڵبژاردننی پێشوەخت بکرێ وەکو دەگوترێ ئەم هەڵبژاردنە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو وڵاتەیە کە بە شەڕ وێران بووە. أكيد لازم يكون في دعم بێگومان پێویستە پشتیوانی نێونەتەوەی هەبێت بۆم هەڵبژاردنە لە پەیوەندی بە بریتانیاوە پشتیوانی دارایی دابین دەکات لە ڕێنەتەوە یەکگرتووەکانەوە تا ئەم هەڵبژاردنە بکرێت سەردانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانم کرد و لێم پرسین ئایا بریتانیا چۆن دەتوانێت یارمەتی عێراق بدات لە دۆسیای هەڵبژاردندا وەگوتم بریتانیا کۆمەکی دارایی کۆمیسیۆن دەکات لە ڕێی یوێنەوە هەروەها پێم وایە گرنگکە نەتەوە یەکگرتووەکانی چاودێری ئەم هەڵبژاردنە بکات. یەکێک لەو دۆسیانەی کە دەشێت ئاڵۆزی بۆ ئەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوەی عێراق بێنێتە ئاراوە ئەوەیە کە داوا دەکرێت ڕێگە نەدرێ ئەو دەبووچاوانەی کە 15 ساڵی ڕابردوو لە عێراق فەرمانڕەوا بوون جارێکیکە خۆیان هەڵبژێرنەوە بۆ ئەم هەڵبژاردنە. فەخامەتی مختدال سەدری سەرکردە داوای زۆر شتی گرنگ دەکات و لە هەمووی گرنگترە ئەوەیە ئەم هەڵبژاردنەی داهاتوو نابێت هیچ دەموچاوێکی سیاسیە کۆنەکانی تێدا بێت بێجگە لەوانەی سەرمێنراوە تێنەگراون لە گەندەڵی. کاگەراز لەگەڵەوەشدا کە زۆر جەخت دەکرێتەوە لەوەی لە مانگی 6دا وەکو مستەفا کازمی سەرۆکوەزیری عێراق داوای کرد هەڵبژاردننی پێشوەخت بکرێ ئێستا ینی دوو ڕای جیاواز هەیە ڕایەک دەڵێ هەڵبژاردن دەکرێت ڕایەک دەڵێ زۆر زەحمەتە هەڵبژاردن لەو کاتەدا کە کازمی داوای کردووە بکرێت کامیانە بە ڕای تۆ؟ بەڕای من کازمی طبعا نێردراوی شەقامە نێردراوی ناڕەزایەتەکانی ساڵی ڕابردووە بەڵام کازمی دیارە بە تەنها خۆی نییە ئەم ناڕەزایەتێنە شەقامی بەغا تایبەتی و سەرجەم شەقامەکانی تری شارەکانی عێراق ینی لەوە ئەچێ پاڵپشتیکی گەورەی دەوڵەتانی زلهێز بە تایبەتی ئەمریکای لە پشتەوە بێ کازمی کە هاتۆتە سەر کار و دەستی کردو بە ئیش بەڕاستیەکەی بە تەوژمێکی و بە توانایەکی تایبەتەوە و دوایەوە زۆر بە باوەڕبوون بەخۆوە دەستی کرد بەکار هەنگاوی زۆر باشیشی ناسەرەتا و زۆر سووریشە تا ئێستا لەسەری تەمانێ من ناتوانین بە هیچ شێوە جادوویە بکەین بۆ پرۆسی سیاسی لە ناو هیچ کۆمەلگایەکە لەبەرەوەی ئاڵۆسترین شت لە دنیاە گۆڕانکاری کۆمەلگایەکە هیچ فەیلسوفێک نیە لەم دنیاە هەست بۆ بکە دەرک بۆ بکە پێشبینی ئەو بکە کە کۆمەلگای عێراقی لە ساڵی داهاتوە بەرەوچوو ڕوا یاخود لە 6 مانگی داهاتوە بەرەوچوو ڕوا ئەمان هەموو قابل بە گۆڕان بەڵام ئەوەندەی من هەستی پێ بکەم ئەوەندەی من ئاگام لە ڕێگانەکان بێ ئەوەندەی من دەرکی پێ بکەم من وا هەستەکەم ئەو هەڵبژاردنان لە کاتی خۆیان لە مانگی 6 بێتە ئەنجام اینجاییتر ئەگەر بێت و بژێ و ئاڵۆزی سەربازی و میلیشیاکان و یعنی گروپ و تارەکانی تا دروست بێ ئەمان بە هیچ شێوە گەرنتی نابێ بەڵام ئەوەندەی من هەستی پێ بکەم من هەستەکەم کازمی زۆر سوور لەسەرێ و ئەم هەڵبژاردنانەش ئەبێت چونکە دوا دەرچەی ڕزگاربوون عێراق لەم دۆخە نالەباری 16 ساڵی ڕابردووە ڕەنگە سووربوون لەسەر دەست پێکردنی ئەو انتخاباتە و بینینی ئاکامەکانی بێت ئەو سەرنجەم حیزبە سیاسەکانی عێراقیش گەیشتونتە ئەو ئاستە و ئەو تێگەیشتنی کەوا ئیستا قێزەوەنترین دەموچاو قێزەوەنترین حیزب و حیزبان کە لە ئاران لەبەرە پێویستیان بە گۆڕین هەیە ڕەنگە ئەوانیش دەرچیان بۆ کردبێ ئەگەر منەڵم ئەگەر ئەوانش پیان خۆش ئەگە پێشیان ناخۆش بێ ڕەنگە ڕێگر نەبن لە بەردەمیا بۆی کەوا ئەوشتە ڕووبات چونکە خۆیان دەرکەون کەیتی کاکە خەڵک ئەمانی ناوێ
بەڵام متمانە چێ لە وڵاتی شوک و عێراقدا بەو پێکاتە جۆرا و جۆرەیەوە بەو هەموو قەیران و ئاڵۆزیە سیاسی کە لە وڵاتەدا هەیە بەو هەموو دەستێوەردانەی کە لە عێراقدا دەکرێت لەلایەن وڵاتانی دراوسێ و وڵاتانی تری نێونەتەوەییشەوە متمانە چییە کە هەڵبژاردن ببێتە ئەو فاکتەرەیەک لاکەرەوەی هەموو ئەو قەیرانانەی ئەو وڵاتە جارێکیکە بۆ نمونە بتوانێت لەسەر پێی خۆی ڕای بوەستێنێ ڕێگە بگرێت لەوەی کە گەندەڵی نەکرێت بۆ نمونەیانی من پێم وایە هیچ متمانەیەک نییە هیچ گەرنتەیەکیش نییە بۆ شتە ڕووبە دڵنیا بلەوە بەڵام ئەشێ سەرەتایەک بێ وەکو هەنگاوێک ئەگەر بێت و ئەم هەڵبژاردنە ڕووبە ڕەنگە لە شەژمانگی یەکەمیشا فەشل بێنێت و داڕمێت بەڵام لانی کەم ئەبێتە سەرەتایەک بۆ هەنگاوێکەوە شەقام توانیوێتی دەستکاری پرۆسی سیاسی و پەرلەمان و سەرۆکایەتەکەی حکوومەتی عێراقی بکات بێگومان نابێ ئەوشمان لات بچێت کەەوە عێراق جەرگەی شارستانیەتی و جەرگەی زانین و زانیاری سەدەکانی ناوەڕاست بووە زیاتر لە 1000 ساڵ پێش ئێستا پایتەختی عەباسیەکان بووە فەیلسوفان لەوێ خوێندویانە یعنی خاوەنی کۆمەڵێک فەیلسوفی ناوداری جیهانیە ئەمە ئەم ڕۆحێتە تا ئێستا لەگەڵ ئەوشا کە عێراق تاپای وێرانە بۆتە پێم وایە بۆتە زەبڵخانەیەک بەداوا لێبوورنە موشەیەگەر بەکاربێنم مەبەستم لە ڕووی سیمای شارستانیەتەوە بۆتە زەبڵخانێک بەڵام لەگەڵ ئەوشە ڕۆحی شارستانەتی بوون ڕۆحی حەزکردن بە شارستانەتی بوونی بەغا هەتاکو ئێستا لە ناو دڵی زۆربەی زۆری کەسایەتی سیاسیەکانی ماوەتەوە لە وەچەیەکە و بۆ وەچەیەکی تر نەقڵە بێ ئەم ڕۆحە ماوە دەرچی پێ ئەکرێت لە ڕێگە ڕاگەیاندنەکەەوە لەبەر ئەوە ئەگەر ئەم هەڵبژاردنە سەریش نەگرێت لە مانگی شەشە دڵنیا بین لەوەی کەوا سەرەتایەکە بۆ ئەوەی کەوا هەنگاوی تر بنرێت و ئەو شارستانێتە بجێڕنەوە ئاستی خۆی کاگەراز پشک و بەشداری هەرێمی کوردستانی عێراق لەم ئاڵوگۆڕە چاوەڕوانکراوانەدا لە عێراقا چۆنی هەڵدەسەنگێنی بەداخەوە لاواسترین تەرەب لەم هەڵبژاردنانەدا هاتووی عێراقیە هەرێمی کوردستانی عێراقا هەڵبەتە هۆکاری تایبەتی خۆشیە کە ڕەنگە ئێستا ئێمە شوێنی ئەو کاتیۆمان نەوێ باسی لێ بکەین بەڵام تەنها ئەوڵم بەداخەوە هەرێمی کوردستان نەیتوانێت بۆ تەنها ڕێک پێگەیەک بەقەدەر کەسایەتیەکی سیاسی نەگەوەی حیزبێکی سیاسی ناو چوارچەوەی عێراق بەڵام کەسایەتیەکی سیاسی ناو عێراق لەناو پەرلەمانی خۆیان پیا بکە پێگەیان زۆر لاوازە و ئەوەشمان لەیاد نەچێ کۆمەڵێک ئیتیجاهات و بۆچوونی زۆر فاشیستانە لەناو ئەحزابە سیاسیەکانی بەغایە هەیە کە لە داهاتوە ڕەنگە بچن ناو پەرلەمان و دەسەڵات بکردە دەست کەوا زۆر دژیکیان و قەواری هەرێمی کوردستان ئەوەستن لەبەرەوە من هیچ بە دووری نازانم کەوا بکرێنە دەرەوە ئێمە بکرێنە دەرەوەی بازنەی پرۆسەی سیاسی لە چوارچێوەی عێراقیشی یەکگرتووە و دوجارش تووشی خەتەری ئەوە بینکەوە جارێکی تووشی چێشمی و کۆنفلیکتی سەربازی بینەوە لەگەڵ یەکتریا پێگەکەمان زۆر لاوازە بەڵێ لە دۆسەی عێراقەوە دەچینە دۆسەی ئێران کاگاراز دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە ساڵی 2020 ساڵێک بوو بۆ ئێران کە هێشتا هەر بەردەوام بووە لە شەڕانگێزیەکانی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و پێشێلکردنی مافەکانی مرۆڤدا هێشتاش جیهان و بە تایبەتی وڵاتانی ناوچەکەش بە نیگەرانیەوە لە ڕۆڵی ئێران دەڕوانن. ساڵی 2020 ساڵێکی زۆر گرنگ بوو لە زۆر ڕوانگەوە ئێمەی تاقی کردەوە کارەسات و دڵڕاوکەی زۆری نیشانداین لەگەڵ ئەوەشدا کاری قارەمانانە و دڵخۆشکەریشمان بینی لە جیهاندا ئەوە تا ڤاکسینی کۆرۆنا بەکاردەهێنرێت بەڵام هێشتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوبەڕووی سەختی زۆر دەبینەوە وەک ئەوەی لە سووریا ڕوودەدات کردە شەڕانگێزەکانی ئێران بەردەوامن هەرچەندە بەرەو پێشچوونی گەورەشمان بەدەستهێناوە لەو ناوچەیە و لە ئەفریقا و لە ڕێککەوتنی ئیبراهیمیشدا ئاڵوگۆڕی دەسەڵاتیش لە ئەمریکادا ئەلبەتە بەلای ئەوروپاییەکانەوە دوا دەرفەتە بۆ کۆماری ئیسلامی ئێران تا دەستبەرداری هەندێک لە ڕەفتارەکانی خۆی ببێت. تا نزیکبوونەوە لەسەر وەختی بایدندا بێتاراوە ئەوان نابێت لەو جۆرە مانۆڕە تەکنیکیانەی لەم ماوەی ڕابردوودا بینیمانن دووبارە ببنەوە ئەو جۆرە ڕەفتارانە هیچ بەرەنجامێکیان نابێت تەنها بنکۆڵکردنی دەرفەتەکان نەبێت ئەو دەرفەتەی ئێستا هەیە و دوا دەرفەتە و نابێت لەدەست بترێت و ئەوەشمان بە تەواوەتی بە ئێرانیەکان ڕاگەیاندووە. بەڵام بەڕێوەبەرایەتی ئێستای ئەمریکاواتە بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپ بە نیگەرانیەوە دەڕوانێتە هەر ئاڵوگۆڕێک لە سیاسەتی ئەمریکادا بکرێ بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران.
دووهەم شت ئەوەیە دەیانەوێت ئەم کارە بکەن و بە بلیۆن دۆلار بدەن بە ئێران و زۆریش دڵخۆشن بەو کارەیان. ئەگەر من دوای هەڵبژاردن لە ئۆفیس بوومایە ئەوە یەک کاتژمێر پاش سەرکەوتنمان ئێرانیەکان داهاتن تا ڕێکەوتن بکەن. کاگەڕاز دەگەڕێمەوە لای جەنابەت پێت وایە کۆماری ئیسلامی ئێران بتوانێت درێژە بەو سیاسەتە شەڕانگێزیانەی خۆی بدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەر لەبەر ئەوەی کە دەگوترێ ینی دەشێت جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردنی ئەمریکا سیاسەتێکی نەرمتریە بێ بە بەراورد لەگەڵ سیاسەتەکانی سەرۆک ترامپدا بەرامبەر ئێران؟ کاکبڵەجان ناکرێ ئێمە لە وەڵامیان پرسیارەدا ئاوڕێکی زۆر کورت و خێرا لە استراتیژیەتی ئەمریکی بەرامبەر بە ئێران نەدەینەوە. ئەم استراتیژیەتە ئەگەرێتەوە بۆ ساڵی 1950 لە دوای دروستبوونی جەنگی ساردی نێوان رووسیا و ئەمریکادا کە لەوێ ئایزنهاوەر سەرۆکی ئەمریکای ئەو کاتە سەردانی ئێرانی کرد و ئێرانی خستە ناو حلفێکەوە بۆی کەوا بەهێزیکە بەرامبەر بەو حیزامە ئەمنیە سۆڤێتی کەوا لە قەوقاز و پشتۆنەی قەوقازەوە دەست پێکات. لە دوای ئەم واژۆیە ئێران بووێکی لە دەوڵەتانەی کەوا پێگەیشی زۆر بەهێزی لە پەنجاکانە هەبوو لای حکوومەتی ئەمریکی و دوای ئەوە چەند حلفێکی تریشی واژۆکە یەکێ لەوانەوەی 59 بەغداد بوو. وردە وردە ئێران بەردەوام بوو لەوەی کەوا بەهرەمەند بێت لە پاڵپشتی حکوومەتی ئەمریکی هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی معنەویەوە هەم لە ڕووی میدیاییەوە پێگەیکی زۆر باشیە بوو. بەڵام بەداخەوە وردە وردە ئەم پێگەیە بەهۆی جەنگی با بڵێن ڤێتنامەوە ئەمریکان نەیتوانی بە تەواوەتی تەرکیزی لەسەر ئێران بێت، تەرکیزی بەرەو ڤێتنام گۆڕا. ئەو بۆ حربی ڤێتنامی لە 75 کۆتایی هات، بەڵام لە 79 ئەو گۆڕانکاری کە بەسەر ئێرانە هات و دوای ئەو شایە ڕووخاو بوو بە جمهوریکی ئیرتجاعی ئیسلامی بۆ هۆی ئەوەی کەوا هەڵگەڕێتە دژی ئەمریکا و سەرەتای کۆتایی هاتنی شەهر العەسەلی نێوان ئەمریکا و ئێرانش لە 79 لە دوای دەگیرکردنی ئەو 66 سیاسەتمەندای ئەمریکیەکان ئەوانەی لە قونسوڵخانەی ئەمریکی دوای گرتنیان بۆ ساڵ بەڵێ بۆ مای ساڵێک گرتنیانەوەمانە ئەلێەوە کۆتایی بە پەیوەندی ناوان ئەمریکا و ئێران هەرسیەنە بە ناچاری ئەمریکا ڕوویکردە عێراق و پاڵپشتی عێراقی کرد، تەنانەت پاڵپشتی عێراق کرد 8 ساڵ لە شەڕی ئێرانیە تا کارگەیشتە ئەوەی کەوا عێراقش لە خۆی بایی بوو تموحی زیاتری هین کرد و عێراقیشی بەجێهێشت. ئەنجا ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو استراتیژیەتێکەوە ئەمریکا بەرامبەر بە ئێران هەیە بووە جاران ئێستا بێگومان ئەو استراتیژیەتە گۆڕانی زۆر گەورەی بەسەر هاتووە. با ئاماژە بۆ بکەم کەوا استراتیژیەتی ئەمریکی لە ساڵی 50کانەوە لە دوای دروستبوونی بلۆکی سۆڤێت و شەڕی جەنگی سارد 3 گۆڕانی ڕیشەی گەوری بەخۆی بینیوە کە ئێمە دوانیمان لە تەمەنی خۆمانە بینیوە. گۆڕانەکان لە 52 ئەوانەیە ڕوویاندا کە بۆ یەکەم جار داوایان لە ناتۆ لە تورکیا کرد کە بچێت ناو ناتۆ پاڵپشتیشیان کرد لەوێ کە شەڕی سارد دەستی پێ کرد. ئەوی تریشان لە 92 کاکەوە بلۆکی سۆڤێت هەرسی هێنا و دیواری بەلند ڕووخاو ئیتر جەنگی سارد کۆتایی هات. گۆڕانی ڕیشەی سێم بە سەر استراتیژیەتی ئەمریکی ساڵی 2001 بووکەوە 11 سپتەمبەر ڕوویدا. ئەم 3 گۆڕانی ڕیشەیە یعنی وای لەوە کرد ئەمریکا بە تەواوەتی بە 180 لە استراتیژیەتی خۆی گۆڕێ. ئێستا ئەمریکا استراتیژیەتەکەی ڕووی لە وڵاتانی خەلیج و وڵاتی عەرەبستانی سعودیە زۆر بەتوندی. ئەگەر پرسیارەکەی تۆ ئایا ئێران بەردەوامە لەو سەرکێشیانەی خۆی لە مەنتەقەیانە؟ بەڕای من ئێران بەردەوام ئەبێ بەو سەرکێشیانەی خۆی. ئێران بالایەتمان نەچێت لەگەڵ ئەوەشا کە وڵاتێکی ئیرتجاعی خاوەنی ئەو هەموو ناشرینیانەی لە دنیاە، بەڵام وڵاتێکی بەهێزیشە، وڵاتێکە زیاتر لە 40 ساڵە بێت خاوەنی پێگەی ئابووری تایبەتی خۆیەتی. سیاسەتێکی پێوتری سیاسەتی خۆدیکتیفا یعنی خۆی بژیانە بە درێژایی تەمەنی ڕێمی جمهوری ئیسلامی حەفاری لەسەر بووە، گەماروی ئابووری لەسەر بووە لەبەرەوەی لە دەرزیەکەەوە دروستیەکە هەتاکو ساڕۆخێکی ناردووە بۆ شایی ساڕۆخی عەبرالقاراتی هەیە، یعنی پیشەسازیەکی بەهێز و زۆر پتەوی هەیە و پێگەیەکی ئابووری زەر بەهێزیەوە. ئێستا کە تێکشکاوە بەهۆی ئەو گەمارە ئابوورێنە بەهۆی ئەو حەملانەوەکەوە ئەمریکا کردێتە سەری لەگەڵ وڵاتانی ئەوروپا و بەڵێ ئەگەر یارمەتیم بێ ئەگە بێت و ئێران ڕفتارەکانی خۆی نەگۆڕێ چاوەڕوانی ئەوە دەکرێت کە جۆ بایدن سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران بگۆڕێ؟ بەڕای من سیاسەتی ئەمریکا یعنی استراتیژیەتی ئەمریکا نە جۆ بایدن دیاریەکە، نە ترامپ دیاری کردو، نە ئۆباما دیاری کردو. استراتیژیەتی ئەمریکا لە قوڵایەکی قوڵترە لە تاریکایەکی تاریکترا دیاری کراوە ئەمانە فەرمانبەرن تێگەی کۆمەڵێک سەلاحیەتی تایبەتیان هەیە
بۆ ئەوەی تاکتیکی تایبەتی شخصی خۆیان بەکاربێن وەکو سەرۆکۆمان بۆ بەرەو پێشبردننی استراتیژیەتەکان ئەجنا استراتیژیەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران بەڕای من ئەمە تەبان مەرج نییە جۆ بایدن زۆر جیاواز بێ لە ترامپ ڕەنگە ترامپ کابرایەکی مەسەرەن ئەوە نییە زیاتر فۆکەسی لەسەر سیاسەتی ناوخۆ و ئەوەی وەکو سەرمایهدارێک مەسەرەن تۆزێک ژیانی خەڵکی ئەمریکا ببوژێنێتەوە بۆی فۆکەسی خەڵک بەلای خۆیان ڕاکێشێت و جارێک دەڵبژێتەوە بەڵام دیموکراتەکان ڕەنگە بە شێوازێکتر مامەڵە لەگەڵ ئەم استراتیژیەتانەترکەن ڕەنگە جۆ بایدن 4-5 ساڵ ڕۆژ بنێ بە ئێرانەوە بەڵام من پێم وایە هیچ هێزێک لە ئەمریکا هیچ عقلێتێک ئیسا لە ئەمریکا بیر لەوە ناکاتەوە ڕۆژ ڕۆژان هەوڵی ئەو بە بیخاتە پرۆگرامی خۆیەوەکەوە ئێران بڕۆخێنێ یا ئێران بە تەواوەتی دەمکوتکەوەکوی کەوا کردیان بۆ عێراق لەبەرەوەی ئێران ئیسە پێگەی خۆی هەیە بمبورە ئێران پێگەی خۆی هەیە ئێران ئیسە من ئەم وای تێگەم ئەمریکا گەیشتە حدەی هەت چارەسەرێک بۆ ئێران دۆزێتەوە ئەبێ ئێران خۆی لە سنتراڵا بێت لە چارەسەرەکەیە یعنی لەگەڵ یان نابێت ئەگەر بێت و استراتیژیەتێک هەبێ لە ناو عێراق ئەمریکا بتوانێت کاریگەریەکانی ئێران کەم بکاتەوە دەستێوەردانەکانی ئێران کەم بکاتەوە ئەگەر ئەمریکا ئەوە بکاتوە ئێران لە عێراقدا هیچ دەستێکی نەمێنێ و کاریگەریشی نەمێنێ پێ دوایە ئێران بە دوای ئەوەشدا هێشتا بتوانێت ئەو ڕەفتارانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیکا بەردەوام بێتیایدا تا پرسیارەکە لێران ڕەنگە من پرسیارێکی بچووکی بخۆمە پاڵ ئایا ئەمریکا توانایەوە هەیە دەستی ئێران ببرە لە عێراقا خۆ ئێرانی سا لە عێراقا هەر نییە کاکەجان لە سەتا پێم وایە 56 عێراقیەکان کە بەناویشی ئەوە ئەگەر ئەو لە 150 لە 140 بینتە دەرەوە لە 20 ئەمانە کە ئەکاتە نزیکە لە 15 خەڵکی عێراقی خوان ئیش بۆ ئێرانەکەن و سەر بە ڕژێمی ئێرانی من ئەڵێم زۆر قورسە دەستی ئێران لە عێراق ببڕێت بەڵام ڕەنگە بتوانن لە ڕێگەی مساوماتەوە لە ڕێگەی مفاوزاتەوە چونکە ئێرانیش هەڕەشەی هەیە بەرامبەر بە ئیسرائیل ئێران دەستی تەنها لە عێراقانیە دەستی لە سووریا هەیە دەستی لە ئەفغانستانە هەیە دەستی لە یەمەنە هەیە دەستی لە وڵاتانی تری بچووکی دەوروبەری خەلیجە لەبەرەوە من پێم وایە زۆر ئاسان نییە بۆ ئەمریکا کە بە تەواوەتی دەستی ئێران لە عێراق بڵێ بەڵام ئاسانە ئەگەر مساومەی لەگەڵا بکە مامەڵەی لەگەڵا بکە ئێران لە یادمان نەچێت بە هەموو ئەو وڵاتانە پەڕێوەتەوە لە سووریا وێسا لە حیزب الله زیاتر لە 30 ساڵە خزمەت حیزب الله کاو هەر خۆی دروستی کردو خۆی با بڕێوە بڕینی ئەم دەستە درێژە زۆر ئاسان نییە بەڵام ئیلا ڕێگەی مفاوزات و دانوستانەوە ئەوەی کەوتم هەر چارەسەرێک بۆ ئێران بدۆزرێتەوە بێ ئێران خۆی لە سنتەرابێت لەبەرەوە ئەمریکا ناچارە بە مامەڵەی لەگەڵا بکە ڕەنگە لە ڕێگەی مامەڵەی بتوانێت تۆزێک دەستە قورسەکەی سوو بکاتەوە لەسەر عێراق کاگە ئارازیان دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە لە ساڵی 2021دا 10 ساڵ تێدەپەڕێ بەسەر قەیرانی ناوخۆیی سووریادا بەبێ ئەوەی هێشتا لایەنە سووریاییەکان گەیشتبنە ئەوەی کە دەستورێک بۆ وڵاتەکەیان دابنێن ئەو دەستورەی کە بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتووەکان بڕیارە بنووسرێتەوە. دەمانەوێت بەرەو پێشچوون ببینین لە کارەکانی کمیتەی دەستوردا کە بێگومان گەلی سووریا بڕیاری لەسەر دەدات بەڵام گرنگیشە پشتیوانیەکی ڕوون و ئاشکرای نێونەتەوەی ببینین بۆ ئەو کارەی دەیکەن و دەشڵێم لە ئێستادا پێشبینی ئەو پشتیوانیە دەکرێت جا چاوم لە ڕێیە لە هەفتەکانی ئایندەدا و توێژی بابەتیانە و چڕوپڕ بکرێن بەو هیوایەی جوڵەیەکی باش دروست بکات و ئەو جاش لە مانگی یەکدا دەست بکرێت بە وتوێژ لەسەر پرەنسیبە دەستوریەکان. زۆرێک لە چاودێرن و کوڵی لەوە ناکەن کە سووریا بۆتە مەیدانێکی تەواوەتی بۆ ململانەی نێونەتەوەیی لە وڵاتەکەدا جا پرسیارەکە لەوەدایە ئایا ئەم ململانێ نێونەتەوەیە دەگاتە ئەوەی کە چارەسەریەکی ئاشتیانە بۆ قەیرانی سووریا بدۆزێتەوە. هیواداریشم لەگەڵ ئەوەی تا ئەندازەیەک ئارامی دەبینرێت وێڕای پێشێلکاریەکانی ڕۆژانە دەکرێن بەڵام پێویستە سەنگێکی زۆر بخرێتە سەر پرۆسەی سیاسی و بەندەکانی بڕیاری 2254 ئەنجومەنی یاسای نەتەوە یەکگرتووەکان. کاگەراز وەکو جەنابیشت ئاگاداری ئەلبەتە لەم 1-2 ساڵەی ڕابردوودا ئەوەندەی باز لە چارەسەری ئاشتیانەی دۆسەی سووریا دەکرێت ئەوەندە باز لەوەش دەکرێت کە ئەم قەیرانە لە ڕێی لەشکریەوە هەرگیز کۆتایی پێنایەت. ساڵی 2021 چەند دەرفەتی هێشتۆتەوە بۆ چارەسەریەکی ئاشتیانە دیپلۆماسیانە بۆ قەیرانی سووریا.
بەڵێ ساڵی 2021 ڕەنگە بەشداریشی ئۆتۆنێ بێ وەکو سەردەم ساڵەکانی ترکە ڕابردووە لە 2011 وەکەم قەیان لە سووریا سەری هەڵداوە لە دوای دەستپێکی بەهاری عەرەبیەوە نابێوەمان لە یاد چێکەوە داگیرکردنی سەربازی لە هیچ شوێنێکی ئەم دنیاە ڕەنگە ئاکامێکی ئۆتۆی نەبووێ دوجار ئیلا بە دانوستان و ئەمانە شکاوەتەوە زۆر دوور نییە ئەمە جەنگی عێراقی و ئێرانیمان بینی زیاتر لە 8 ساڵ لەسەر چەند کیلۆمەترێکی دووجا بە درێژایی سنوورەکانی لە فاوە بگرە هەتاکو لای خانەقین و ئەمانە شەڕ بوو و سەدان هزار جوندی و ڕەنگە ملیۆن و شتێکیش کوژابێتە ئەو هەموو زەرەرە مادی و معنەویەکەوە ئەو دوڵاتە کردیان بەڵام دوجار بە دانستوانێک و بە ئیمزایەک هەردووچان کشانەوە چونەوە سەر سنووری خوان ئەم قەیرانەی سووریا یەکێکە لە قەیرانە قوڵە هەرە ئاڵۆز و تێکترژاوەکانی ناوچەکە سووریا بە هیچ شێوە لەش دەست خۆیان نەماوەتەوە تەنها پێم وایە دیمەشق و چەند شارێکی زۆر بچکۆلەی دەوروبەری دیمەشق ومانەوەکو بازنەیەک ماوەتەوە لە بەردەم بەشار ئەسەدا ئەوانی تری دابەش بوون بەشێکی بەدەست کوردەکانەوە بەشێکی بەدەست هەندێک گروپ و تەرۆریستی ئیسلامی تونڕە و ئەمانە بەشێکیان بەدەست میان ڕەوەکانەوەیە ئەمریکای تایە رووسیای تایە ئێرانی تایە تورکیای تایە یعنی یەکێکە لە ئاڵۆسترین هاوکێشە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە ئەگەر ڕێگەم بەی تعبیرێک بەکاربێنم بە لێبوردنەوە من پێم وایە سووریا وەکو سینیەکی لێ هاتووە ئێمە جاران پێمانەوە سینی مێش ئەگە مێشێک لە ماڵەکە مێشێکی زۆر لە ماڵەکە هەبووە سینێکمانە ناشی لەمانە خستەری نەشوێنەکە دامەنە هەموو مێشی ماڵەکە چوو لەسەر سینە نیشتە و دوای فڕێمانەدان بۆ ڕێگایە ئێمە هەچی مێشی ماڵەکە بۆ ئەمان کوشت سووریا پێم وایە بە ئاسانی ڕزگاری نابێت ساڵی 2021 نابێتە بۆیکەوە سەرەتایەک بێ بە دەربازبوون لەمە بەڵام لانی کەم ڕەنگە بێتە سەرەتایەک بۆ قسەکردن لە دەربازبوون لەم ئەزمەیە سووریا شوێنێکە بۆ کۆبوونەوەی سەرجەم گروپە تێرۆریستە و سەرجەم ئەو وڵاتانی کە ئێیانەوە چەکانی خۆیان تاقیبکەنەوە و بزانن مەداکەی چۆن و دوای بچن بە وڵاتی فرۆشتنەوە وڵاتێک بەداخەوە یعنی بۆتە شەڕی نێوان شەڕێکی جیهانی سێمی بچوو کراوەیە لەوێ کاکە لە سووریادا بەڕای جەنابە چارەسەری دیپلۆماسی بە بەشداری بەشار ئەسەد سەرۆکی ئێستەی سووریا دەبێ یاخو پێویستە وەکو پێشتر جەختی لێ دەکرایەوە دەبێت ڕژەم لە سووریادا بگۆڕێ خۆی حقیقت یعنی حتممە بێ ڕژەم لە سووریادا بگۆڕێ و لە یاد دیژمان نەچێ ئەوەی کەوا بەشارەسەتی پاراستوە تەنها رووسایە یعنی وڵاتیشتە بەشارەسەری ناوێ ئەو خەڵکانە ئێرانیش بەڵێ بێگومان ببوورە ڕاستەکەی بێگومان ئەو خەڵکانەی ئەو چەند ملیۆن و پێم وایە سووریا ژماری دانیشتوانی ئەگەر دروم نەکردبێت لە 15 ملیۆنێکا بوو کە بەشارەسەر لەسەر حکم بوو خۆیستا ئەو 15 ملیۆنە ڕەنگە 2 ملیۆنیشی نەمابێتەوە یعنی نابێ ئەومان لە یاد چێکەوە تۆپۆگرافیای سووریا بە کولی گۆڕاوە مادەم تۆپۆگرافیەکە گۆڕاوە بارودۆخەکە ئەمەندە ئاڵۆزە هەرچی گروپ و دەوڵەتانی جیهانە لەوێ چەک و ئەسلی حەو ئایدۆلۆژیای خۆیان تاقیکەنەوە ڕەنگە هەچی چێنە رووسیا و ئێرانش دیفاعی لێ بکەن بەڵام ڕەنگە ئیلا بە کۆتایی ئەو ڕژێ بە کۆتایی بەم ئەزمەیە بێ چونکە ئەو خەڵکەشی کە ماوەتەوە بە ڕەگەت سوورین بە هیچ ئەم سیستەمیان قبول نییە بەڵام نابێت لە یادیشمان بچێ مەهۆکاری هێشتنەوەی بۆ ئەوە تەنها ئەوە یعنی تەنها هێشتنەوەی کاراکتەرەکانی تر ناو سووریا خۆیان نەک ئەوەی هێشتنەوەی نظامی سووری بێ ئەجا خۆی من پێم وانە هیچ شتێکی سا لەژە دەست بەشارەسەدا بێ بەشارەسەری سا ڕەنگەوەکو قایم قامێک لەو منتیقەیە کە تیاماوەتە حکومکە ئەجاکو سیاسەت و استراتیژ و دەرێکی دڵنیا بەلەوەیکەوە خۆی تەنها وێنەیەکە هیچی تر ئەلبەتە وەکو جەنابیش دەزانی رووسیا و تورکیا هەردووشیان لە سووریادان و تا ئەندازەیەکیش لە سووریادا بوونەتە هاوپەیمان من دەگەڕێمەوە بۆلات کاگە ئاراز ئەلبەتە ساڵی 2020 باسێکی زۆر گەرم و گوڕ هەبوو لەسەر نزیکبوونەوەی تورکیا لەگەڵ رووسیادا و ئەمەش وهای کرد نیگەرانی لە لای هاوپەیمانە باوەکانی تورکیا واتە جیهانی ڕۆژاوە دروست بێت.
ئێمە کارنامەیەکی نێونەتەوەیانەی دەوڵەمەندمان هەیە بۆ چارەسەرکردنی خێرانی سووریا بێگومان کارکردنە بە پێ کۆبوونەوەکانی ئاستانە پێویستە هاوکاریکردنیشمان هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەی لیبیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ناگۆرنەوە کەرەباخ کە لە پلەی سەرەکیدایە. ئێمە خۆشحاڵین کە دەبینین پەیوەندیەکانمان لەگەڵ رووسیادا بەردەوام لە پەرەسەندندان لە هەموو بوارەکاندا بازرگانی وزە فەرهەنگی و گەشتیاری ئێستاش پێکەوە چۆنیەتی پەرەپێدانی هاوکاریەکانمان هەڵدەسەنگێنین لەسەر دۆسیەکانی تایبەت بە ناوچەکان. پێدەچێت تورکیا بە زەمینەی ناکۆچی زیاترەوە هەم لەگەڵ ڕۆژهەڵات و هەم لەگەڵ ڕۆژاوادا پێبنێتە ساڵی 2021ەوە. لەم دۆسیەدا ئەم تاوانبارەی جەنگ ئەم تاوانبارە دەڕاندەیە خەلیفە حەفتەر و لایەنگرانی دەبێت بزانن هەر هەوڵێک بۆ هێرشکردنە سەر یەکە سەربازیەکانی تورکیا ئەوە هەموو یەکەکانی سەر بە حەفتەر بە ئامانجێکی ڕەوادا دەنرێت. ئەوەی ڕوودەدات ڕنگدانەوەی پێداگرتنی تورکیا لەسەر شەڕ و خەیاڵپڵاویە بەوەی خەونەکانی دێنەدی بۆ پاوانخوازی و کاریگەری و دەست بە سەرداگرتنی کێڵگە نەوتیەکان و بەندەرەکانیشمان تا بە سامانەکانی ئێمە ئابوووریە داڕماوەکەی خۆی بنیات بنێتەوە و ئەوجا خۆشی بگەێنێتە ناو قوڵایی ئەفریقا. کاگەڕاز بەڕای جەنابەت تورکیا دەتوانێت بێتە هاوپەیمانێکی سەرەکی یا هاوپەیمانێکی استراتیژی بۆ رووسیاوە پشت لە ڕۆژاوا بکات؟ ناسارمە پرسیارەی دووبار یەک ذرە بگەڕێمەوە بۆ استراتیژیەتی ئەمریکی تورکی و استراتیژی تورکی لە منطقە. بەڵێ تورکیا لە یادمان نەچێ با بڵێن یەکەم وڵاتی دوای پشتوانەی قەوقازە کە لە هەر سێ وڵاتەکە ئەرمینیا و ئازەربایجان و جۆرجیا پێگاتووە. تورکیا یەک موقعی ژیۆپۆلیتیکی جیۆسیاسی زۆر گرنگە لەبەرەوەی کورتترین ڕاڕەوی ئاوی نێوان ئەوروپا و ئاسیایە پێیەکی لە ئاسیا پێشی لە ئەوروپایە کورتترین ڕاڕەوی وشکایی کورتترین ڕاڕەوی هەوایی نێوان ئەوروپا ئاسیایە. تورکیا وڵاتێکی دەوڵەمەنە لە ڕووی خاک و لە ڕووی معدن و لە ڕووی نەوتەوە ژماری دانیشتوانی 95 ملیۆنە هێزی دووهەمی ناتوێ لە ناو ناتوۆە ئەو خاوەنی ئەو هێزەیەکەوە یعنی دووەمین هێزە لە چاو ئەمریکا ناو ناتوێە لە یادیشمان نەچێ هەوڵێکی ناو اتحادی ئەوروپیشەوەدا لەبەرەوە تورکیا بە تایبەتی لە ساڵی 2002 دوای ئەوەی کەوا جەماعەتی پارتی داد و گەشەپێدان ئەمەی کەوا ئێستا تایب ئەردۆغان سەرۆکایەتیەکە کاتێ هاتنە سەر حکم استراتیژیەتیان بە تەواوەتی بەرامبەر بە ئەمریکا گۆڕی پشتیان کردە ئەمریکا و ڕویان کردە سووریا ببوورە رووسیا. بەڵێ سەرەتای پێشێلکاریەکانیشان بەرامبەر داواکاریەکانی ئەمریکا لەوە بوو کەوا ڕەرزیان کردەوە قاعدەی ئەنجەرلیک بەرامبەر بە بەکارهێنانی هێزی ئەمریکی لە ساڵی 2023 بۆ لێدانی عێراق بەکاربهێنرێت. تورکیا بە پێی ئەو موقعیەتی خۆی هەیەی دوای ئەو بە پێی سروشتی ئەو پارتە سیاسی کەەوە ئێستا دەسەڵاتی بەدەستەوەیەوە تا سەر ئێسک فاشیزمە لە هەمان کاتە کەڤەڕێکی ئیسلامی پێوەیە تووشی ئیغرایەکی گەورە بووە. ئەردۆغان بەرنامەیەکی ئیسلامی ئیخوانی لەژێر داواکاری و با بڵێن کەواوسەڵتەی عوسمانیە پێیە ئەوێ ئەم بەرنامەی بێرێتە پێشەوە. لە یەکێ لە دۆکمنتەکان خوێنمەوە کاک بەڵێن ئەردۆغان لە ساڵی 2008 لە مانگی ئۆگۆست مەقالەیەکی بڵاو کردێتەوە لە نیویۆرک تایمز کە تایە زۆر بە وردی حەزیدیاوە بە ئەمریکانی وتوتی ئەگەر نێنە سەر بار نێنە سەر مێس ئێمە بەدیلی ترمان هەیە زۆر دەمێکیشە ئەو بەدیلی مسۆگەر کردووە کە رووسیایە و کڕینی سیستمی S400 عفو لە رووسیا تەحەدایەکی گەورە و بەرامبەر بە ئەمریکا کە کردی. تورکیا کەوتۆتە تەحەداکردنی نەکە ئەمریکا بەڵکو کردوتە تەحەداکردنی ئەوروپا. بەردەوام لەگەڵ هەموو ئەمانەشدا هێشتا دەبینین ینی هەوڵ دەدرێت لە جیهانی ڕۆژاوادا دڵنەوایی تورکیا بکرێ. لەبەرەوە تورکیا وڵاتێکی گەورەیە خاوەنی هێزێکی گەورەیە ئەوەی ئێستا خەریکە هێشتا سوور لەسەر گەڕان بەشوێنەوەتا لە بەشی ڕۆژهەڵاتی دەریە ناوەڕاستە سوور لەسەر کۆمەڵێشت لەسەر ئەوەی کەوا مەسەن با بڵێن لەگەڵ پەکەکەم فاوەزات ناکاو بە قسەی ئەوروپا ناکات بۆی کەوا ئیتیحادی ئەوروپی بخاتە لیستەکەیەوە هەتاکو ئێستا ئەوروپاش لە لیستەکەی دەرنەکێشاوە دوای ئەو وەرەقەیشی زۆر گەورەی و ترسناکی بەدەستێ بەرامبەر بە ئەوروپا ئەویش کردنەوەی دەواازەیە لە بەردەم پەناهەندەکانی ملیۆنە کوشتێک پەناهەندەی هەیە یەک دنیا ئیرهابی داعشی بەخێ. بەڵێ
پەناهندەی بەڵێ ئەمە یعنی کۆمەڵێک ڕقی بە قوتی بەدەستەوە ئێوە شەڕیان لەسەر یعنی مساوامیان لەسەرەکان لە بەرامبەر ئەوروپا لەسەروان بەڵێ کاک ئاراز زۆر سپاست دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم سپاس بۆ دەرفەتە هیوادارم شتێکمان بەردێکمان خستە سەر بەردێک زۆر سپاست دەکەم بە دڵنیاییەوە ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێم ساڵح بەسەند بفەرمونون ساڵی نوێتان پیرۆزە و هەر لە خۆشیە جێتان دێڵێت.